ڕۆژانە لە سعات 2 دێم لە دەوری 5 و نیو ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە. وەڵاهی مانگەکانی تر لەگەڵ ئەم مانگا زۆر جیاوازە، ینی خەڵکەکە زۆرتر ڕۆ کاتە بازاڕ و بۆ لە ڕووی عیبادەتیشەوە زۆر خۆشە مانگە. وەکو ڕۆژەکانی تر لێرە کارەکەی خۆمەکەم کە ئیشەکەم میشی کاتفرۆشیە مامۆستا، بەس کاتفرۆشی و تەواو هەرەوە بە من نەکرێت، خەوان پێداچی تایبەت چی پێکرێت، هەر ئەو ئیشە بە من نەکرێت، بەس ئەوەکە جا خۆ منیش یعنی ماڵ و مناڵم هەیە و ئیتر هەر مەجبوری نیشەکەی خوانەی بڕێ باشە خوا گەورەیەشەوە. ئەوە ماوەی 12 ساڵ زیاترە لێرەم. وەڵاهی من سپاسی و خەڵکاکەم، خەڵکانێکەیە هاوکاری مەکەن لە ڕووی ئەوەی کە سیارم بۆ ڕاگن کە ئەپەرمۆ لە چادەکان کە خەڵکانێکەیە زۆر هاوکار من سپاسی و خەڵکا ئەەکەم، زۆر هاوکار من بەڕاستی من خەڵکانێکەیە توانم بڵێم لە براکانم زۆر ئەزیزترن لەم بازاڕە بۆ من، خوانەی بڕێ زۆر ئەزیزن.